بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بنەمای چواردەیەم بۆ خۆپاراستن لە فیتنە و گێژاوەکانی آخر زەمان بریتیە لە وریابوون لەبارەی ئیمامە گومڕاکەرەکانەوە. هەموو ئینسانێک واجبە لەمڕۆیە وریای دینەکەی خۆی بێ و ئاگادار بێ لە ئیمامە گومڕا و گومڕاکەرەکان. الله سبحانه وتعالى لقرآن فرمي يا أيها الذين آمنوا أيواني إيمان تانينا وآقدار بن إن كثيرا من الأحبار والرهبان ليأكلون أموال الناس بالباطل ويصدون عن سبيل الله. زورق لواني كبيشواي دينا وكو أحبار ورهبان كان يهود نصارى كان مالي خلق خون ببطال وخلقيش لسر دينك الله لا أبن. طبعا هندي كان لجهلة خلقي لسر دينك الله لا أبن ودور يخنو هندي كيشيان بەدەسیلان قەز لە جەهلانیە بەڵکو بەمەبەست بۆی ماڵی خەڵکی بخۆن و ماڵ بێتە دەستیانەوە خەڵک لە دینەکەی ئەڵڵا دوورەخەنەوە. بۆیە ئەم ئاەتە کاتێک کە لە بینی ئیمامی معاویە و ئەبوو ذەری غەفاری مناقەشە بوو دروست بوو لەسەری، ئەبوو ذەری غەفاری فەرمووی مەبەستی ئیمامەکانی موسڵمانانیشە. معاویە فەرمووی من وایە بینم بۆ یەهود و نەسارا دابەزی بێ. ئەوە بوو داوایان کرد نامەیە بنێرن بۆ عومەری کوڕی خەتاب ڕەزا ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ و بابەتەیان بۆ ڕوونکاتەوە. کاتێک کە نامەی بۆ ناردن عومەری کوڕی خەتاب فەرمووی ئەوە باسی یەهود و نەساڕاکە و باسی ئێمەژەکە کە نابێ ئێمەژ وەکو ئەوان بکەین، ماڵی خەڵکی بە بەلاش بخۆین و خەڵکی گومڕا بکەین و لە دینەکەی ئەڵڵا دووریان خێنەوە. بۆیە بەڕاستی بەڵێ زۆرێک لە ئیمامەکان و زۆرێک لە پێشەواکان کە بە حساب مینبەرەکانیان گرتووە و لەسەر مینبەرەکانن خەڵکی بانکن بۆ ئاگر. ورسول الله صلى الله عليه وسلم لچەندین فرمودیان بابەتی باس کردووە بۆمان. ئەبینین الله سبحانه وتعالى باسی ئیمامانێکە کاکە خەڵکی بۆ ئاگر ڕێبەریەکەن کە فەرمێ وجعلناهم أئمة يدعون إلى النار ويوم القيامة لا ينصرون. کۆمەڵێکان بەڵێ لەسەر زەویە الله سبحانه وتعالى ویستی وا هەبووە کە ئیمام بن و خەڵک بۆ ناو ئاگر بانکن و لە ڕۆژی قیامەتی شامانە هیچ کەسێک نییە سەریان بخا و پشتیوانیان بکە. وێ بەڕاستی ئەهلی سنەت و جەماعەت بەرچاوڕوونی تەواویان پێیە لەبارەی ئەوەی کە کێ ئیمامی گومڕاییە و کێژ ئیمامی هیدایەتە. ئیمامی هیدایەت ئەوانن کە شوێن ڕەسوڵ الله کەون صلی الله عليه وسلم، ئەو زانایانن کە میراتگری ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بەحەق، و ئەوانن کە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم خۆی باسی کردون العلماء ورثة الأنبياء، زانایان میراتگری پێغەمبەرانن. وإن الأنبياء لم يورثوا دينارا ولا درهما، پێغەمبەران دوای دینار و دیرهم نەکەوتون و کە وەفاتیشیان کردووە دینار و دیرهەمیان لە دوای خۆیان بەجێ نەهێشتووە. کەواتە عولەماکانیش دوای دینار و دیرهم ناکەون و کە وەفاتەکەن دینار و دیرهم لە دوای خۆیان بەجێ ناهێن. وإنما ورثوا العلم، بەڵکو میراتی ئەوان تەنها زانستە. من أخذه أخذ بحظ وافر، هەر کەسێ لەو عیلمە وەرگرێت چەند وەربگرێ ئەوەندە میراتی پێغەمبەراتی بەرکەوتووە. بۆیە زانانیش بەڵێ بە شوێن عیلمەوەن وعلم بلاوكنوا وعلميش بميلاتي لدو إخوان بجيه يلا. ولا فرموديك ترى رسول الله صلى الله عليه وسلم فرمي يحمل هذا العلم من كل خلف عدوله، أم زانسته أم علم شرعية أم علم دينية لها موتشينيكا باشترين وبرستريني كسكان دستي أدني وهو الأدن فيريبن إيش كان شيء ينفون عنه تحريف الغالين أو كسانيكا زيادة رويتي كان لم دينها يتر زيادة رويكا بەرەو سەرەوە بێ یاخود بەرەو خوارەوە بێ، بەرەو سەرەوە بێ دینەکە تون بکەنەوە، بەرەو خوارەوە بێ یاخود دینەکە شل بکەنەوە، یا حرام و حەڵاڵ دەستکاری بکەن بە هەر دیوێکیانە بێ، بە دیوی توندیا بێ بە دیوی شیلیا بێ. ئەمە بە غلو ئەزانن و دژایەتیەکەن و ناهێڵن بێتە ناو ئیسلامەوە بەرگری لە ئیسلامە حەقەکەکەن. وانتحال المبطلین، ئەهلی بەتاڵیش کاتێکیان ئاەتێک بۆ خۆیان بۆ بەتاڵەکەیان بەکاربێن، فەرمودەیەک بۆ بەتاڵەکەیان بەکاربێن و هەوڵ بدەن مەسلحەتێکی خۆیان لە خەڵکی بکەنە دین، مەسلحەتی حیزب و گروپ و جەماعەتیان لە خەڵکی بکەنە دین، وەڵامی ئەوانیش ئەدەنەوە بەرگری لە دینەکەکەن. و تەویل الجاهلین، کاتێکیش گە جاهیل و نەفامەکان دەمەخەنە دینەوە خەریکە ئەحکامەکانشی ئەوێن لە خەڵکی ئەمان وەڵامی ئەوانیش دەدەنەوە. کەواتە ئیمامی ڕاست کامەیە؟ ئەوەیە کە زۆرترین علمی پێغەمبەرایەتی میراتی پێغەمبەرایەتی هەڵگرتووە کە علمەکەیە، و چیکەش ئەو کەسەیە کە عەدلە ڕاستە لە دیانەت و لە ڕەوشتیە، و چیکەش ئەو کەسەیە کە بەرگری لە دینەکە. کەواتە گەر بێت و بەرگری لە دین نەکا بێدەنگ بێ لەسەر دین،
ئایا ئیمامێکی ڕاستە نەخێر ئیمامێکی ڕاست نییە ئەویش ئیمامی گومڕاییە بەڵام وەیە گومڕاییەکەی ڕێژەکەی کەمترە ئەگەر عەدل نەبێ گومڕاییەکەی ڕێژەکەی زیاترە ئەگەر بێت و عیلمیشی پێ نەبێ ئەو گومڕاییەکەی ئەگاتە ئەو پەڕی و ئەو سەری وەیە بەڕاستی ئینسانی ئیماندار بەگشتی ئەبێ ئەو زانستەی پێیەتی سوودی لێ ببینێ و کاری پێ بکە و بەکاری بێنێ بۆ سەرخستنی دینەکەی ئەگەر هەر کەسێ بێ چکە بەڕاستی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا پەیمانی وەرگرتووە لە هەموو کەسێک هەموو مسلمانێک کە ئەو دینە پێت گەشتووە لەو قورئانەیە بۆ دڕون کراوەتەوە تۆ ببیگەێنی كافرمي إن الذين يكتمون ما أنزلنا من البينات والهدى من بعد ما بيناه للناس في الكتاب أولئك يلعنهم الله ويلعنهم اللاعنون أواني كأوهم أحكامان بورون كراوته ولا قرآن وسنة بيان جين راوي ترحموا مسلمان إجا ما أجريته بقدر توانعي خوي بقدر بيجشتني لقرآن ولا سنة أي شارنا ونايلين ونايجين به كساني وكو خويانا وأنا الله سبحانه وتعالى بلعنتي عنك وهم لعنة كاركش بلعنتي عنك وابينين الله سبحانه وتعالى وكسيكا كاربا علمكينك بتشينا بيبال القرآن بجودريش مثل الذين حملوا التوراة ثم لم يحملوها كمثل الحمار يحمل أسفارا نموني أو كسانيكا توراتيان بيدرا ولا يهود ولا نصرانيا كان ودوات الكاريان بينا كردوا وشاردويان تو كتميان كردوا ونيان قاندوا ياخد الشيوان دويان لخلقيا ونمونيان وكو جودريش وعا كباركي كتاب به واقل بيتو بيتشواني زانستكي بجولته الله سبحانه وتعالى بصقنا يبردوه وكوشون باسي بالعامي كريبا عراكا أفرمي ولكنه أخلد إلى الأرض واتبع هواه فمثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث وتتركه يلهث بالعامي كريبا عرا بيتشواني علمكي خوي جولايا ودوي هوا أرزوي خوي كوت نموني أما وكوشي وايا وكو صقيك وايا ويبراسي زور خطرة أم إمام قمرا وقمرا كلا أن ناسي توا براسي لآين دا دوايا كبي كدواش يعني كوتي براسي تاوكو جهنم نادوست يعني شو كان نصي فرمودي رسول الله صلى الله عليه وسلم بما نفرمك أناس على أبواب جهنم يدعون الناس إليها من أجابهم قذفوه فيها كسانك لسر درقاكاني جهنم دعانيشن خلق بانكن بوناو جهنم هركسي والعميان باتوي خلناو جهنمو بويا قدار بب أو إمامي كتوجوي ليقري أو مصاي كتوجوي ليقري بدواي كوتوي سيري كي جوان بزانه بو كوت بانكا نوك بو جهنم بانكا چونکە بەڕاستی وەختە هیچ کەسێک ناتوانێت فریاد بکەوێ و ڕزگارت کە ورسول الله صلى الله عليه وسلم ئەوەی بە گەورەترین مەترسی ئەزانی لەسەر ئومەتەکەی کە ئەیفەرموو غير الدجال أخوفني عليكم إنما أخاف عليكم الأئمة المضلون ئەیفەرموو من ئەوەندەی کە لە ئیمامە گومڕاکانە ترسم گومڕاتان بکەن ئەوەندە لە دەجال ناترسم چونکە بەڕاستی ئیمامە گومڕاکان بۆ خۆیان هەریەکەیان دەجالێکە بۆیە لە چەندین فەرمودەیە رسول الله صلى الله عليه وسلم هۆشداریەکی زۆری پێداوین لەبارەی ئیمامە گومڕاکانەوە ولا رواياتي كتير وفرمودة رسول الله صلى الله عليه وسلم فرمسيج فرمي من الدجال زورتر لا إمام قمرة كانت ترسم لسرتان وابين رسول الله صلى الله عليه وسلم لفرمودي كتير فرمي سيكون دجالون كذابون فرمي بيقمان كسان يقدين دجال دروزن خويانا كان بإمام لأيوه خويانا كان بيشوا من بركانا قرب مدسيانو شنا محراب كانوا و هەموو سەکۆیەکی داعاویە گەر نەدەست بەڵام ئەمانە صفاتەکانیان چۆنە دەجالون کەذابون دەجالن و کەذابن طبعا دەجال لە دەجەلەوە هاتووە واتە درۆزان با بڵین و کەذابیش واتە درۆزانە و کەسەیە خۆی درۆداتاشێ بۆ خەڵکی و درۆزانە و کەسەیە ئەو درۆزنیش ئەو کەسەیە کە درۆی خەڵکی ئەڵێتەوە یعنی ئەمانە هەردوو جۆرەکەیان تایە خۆیان وەستای درۆن داهێنەری درۆن درۆ دروستەکەن ئیتر درۆکان بۆچی دروستەکەن یا بۆ بەرژەوەندی خۆیانە یا بۆ حیزبیانە یا بۆ گروپیانە یاخود بۆ سەرۆکیانە یاخود بۆ لایەنیانە یاخود لەوان بچووکترمان هەیە درۆزنن کەواتە هەر درۆکانی ئەوانەی سەر و خۆیان ئەڵێنەوە جا فەرمی ئەم دەجال و کەذابانە پەیامن لە ئێوە يحدثونكم بما لم تسمعوا أنتم ولا آباءكم لدينكتان قسەتان بۆکەن شتانێک ئەڵێن کە ئێوە نەتان بیستووە با پیرانیشتان نیان بیستووە دەستکاری حرامتان بۆکەن دەستکاری حەڵاڵتان بۆکەن کوفرتان لێکەنە ئیمانتان لێکەنە کوفر تەحریف لە دینەکەتانە ئەکەن هەوڵەدەن لە ڕێتان کەن گومڕاتان کەن بەکارتان بێن بۆ بەرژەوەندیەکانی خۆیان بۆ بەرژەوەندی حیزب و جەماعەت و گروپەکانیان
هەوڵ ئەدەن دنیا پەرستیتان فێر بکەن دنیاویستیتان فێر بکەن. ئەفەرمێ رسول الله صلى الله عليه وسلم فإياكم وإياهم ئاگادار بن ئێوە نزیکی ئەوان نەکەون و بە هیچ شێوەیە نەژێڵن ئەوان نزیکتان کەون. إياكم وإياهم هەردووکێ گرێتەوە، یعنی نەبهێڵن ئەوان نزیکی ئێوە بکەون و نە ئێوە خۆشتان نزیکی ئەوان بکەون، بە هیچ شێوەیە نزیکیان نەکەون. بۆ باشە لا يضلونكم چونکە گومڕاتان ئەکەن، ولا يفتنونكم چونکە تووشی فیتنەتان ئەکەن. وێ بەڕاستی ئەمڕۆ لە هەموو جێگایە ئەگەم ئیمامانی فیتنە و ئیمامانی گومڕایی و ئەم دەجال و کەذابانە هەن، ئینسانە بێ ئاگادار بێ تووشیان نەبێ بە تووشیانەوە ئیگنا بەڕاستی لە دینەکە لایەن ئەدەن. و لە فەرمودەیەکی ترا رسول الله صلى الله عليه وسلم باسی کۆمەڵێک ڕۆی بیڵەمان بووەکان کە پەیابن لە آخر زمانە. پێش ئەوە باسی سەردەمەکەمان بووەکان فەرمێ ستكون سنين خداعة، لرواية كتير فرمي سنوات خداعات، فرمي يأتي على الناس بسر خلقيا كومالك صالي هالخلطيا نرده أم صالة هالخلطيا نرده تشيروا أداتيا يصدق فيها الكاذب دروزنتيا براز قدانده ويكذب فيها الصادق ووشي راز قويتيا بدروزن دانده ويخون فيها الأمين أويك أمانة باريزنية أويك أمانة باريزة تيايا بخائن دانده ويؤتمن فيها الخائن وأويك خائنة خلق بأمانة باريزية زانه. أمره بتشاوكاني خو معنا بينين منافق ودجال ودروزنا كان تواني أنا بزمانة لوسكان خويا بكنا أولياء لخلقو خلق دين لوان ولا قريك دين قورترين أمانته لكاتك أوان لجير وخائن ترين كسن بو دينه ولولا شوا إمام راستكان وانيك قرآن وسنتنا وروكي دين بخلقي علين سيركين 20 كراون للاي خلقي كراون دتون درو تيرو رستو أو بابتانو ودين لوان ورناكي لي بدا أخوة يأخذ أوان هلا نايو جبرين. جاء رسول الله صلى الله عليه وسلم لكتايا فرمي وينطق فيها الرويبضة كانت يا هذا سكن بقسا كردن. جاء رسول الله برسن صلى الله عليه وسلم رويبضة كان كامانا بيمان بلاء رسول الله صلى الله عليه وسلم أفرمي الرجل التافه يتكلم في أمور عامة الناس أفرمي بريتيا لكسانكي هيج كسانكي بيكالك كقساكا لكاروباري خلقيا ورونو أشكراشا لفرموديكي ترى رسول الله صلى الله عليه وسلم فرمي أخوف ما أخاف على أمتي منافق عليم اللسان وكمن زور بمترسي زانم لسر أمتكم بريتيلا منافقك كبزانة شون زماني بكار بينه بقرآن وحديث وأبينين لفرموديك ترى كلا عمر كري خطاب وهاتوا فرمي منافق عليم اللسان أو من بمترسي زانم لسر أمته منافقك يجادل بالقرآن مجادلي خلقي بكا بقرآن وهو البدا بقرآن قمران بكا كبراسية مش رونو أشكرايا كأو إمامنا أمر زورن آيات أهينوا بو گمڕاکردنی خەڵکی لە کاتێکە ئايات خۆی بۆ هیدایەتی خەڵکی هاتووە. بەڵام لەما ئەمانە شوێنکەوتەکانی یەهود و نەساران کە الله سبحانه وتعالى لەبارەیانەوە فەرمێ يلبسون الحق بالباطل حق هێنن بەرگی بەتاڵی بەبەراکەن بەتاڵی ژێنن بەرگی حەقی بەبەراکەن کە ژمارەیان ێجگار زۆرە بە شێوەیە کە ئەهلی حەق لە ناویانە لە پەنجەکانی دەست پەڕ ناکەن لە هەموو جێگاکانە. واگەر بێت و ئێمە دیقەت بدەین رسول الله صلى الله عليه وسلم لفرمود كان همي بجمع باسك أئمة رؤوسا دجالون كذابون يترمعنا همي جمعة يعني زور بيان دجال زور بيان كذاب زور بيان إمامي قمراكر زور بيان روي بيضن وزور بيان منافقين أمانة زور بيان يعني زور بيان أماني كمحراب ومن بركان ينقرتوا تاكو تراكي أنت السلامت به بۆیە بەلاتەوە سیر نەبێ کاتێک کەوترێ زۆرێک لە ئەوانەی کە تۆ نوێژ لە پشتیانەوەکەی گومڕان و دروستنیە نوێژ لە پشتیانەوە بکەی کافرن و دروستنیە نوێژ لە پشتیانەوە بکەی عەجایبت لێنەیە نەڵێ چۆنە بێ مەلا هەبێ کافر بێ چۆن نییە برا زۆر ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بەجەمع ناویانە بە لە ڕادە بە دەرزۆرن و ئەم سەردەمەش سەردەمی ئەوانە تۆ نابێت تێ بکەیوتی چونکە بەڕاستی دەسەڵاتەکان کە دەسەڵاتی کوفری و شیرکی و گومڕاین خۆیان دایانەنێن. فرموديك ترى رسول الله صلى الله عليه وسلم أمرونا كاتوا كافرمي چوار چين هنيك قرن وبيسترين وقيزة وانترين دا صلاة بكين چيني كميان أمراء كفر چيني دوميان وزراء ظلم
چینی سێمیان قوضات خەونە، چینی چوارەمیان فقهاء فەسق، یەکەمیان کاربەدەستە کافرەکان، دووەمیان وەزیرە ظالیمەکانن، سێمیان قاضی و حاکمە خیانەتکارەکانن، چوارەمیشیان کێن بەناو زانە فاسیقەکان و گومڕاکان. ئەم چوار چینە یەکەگرن بۆ گومڕاکردنی خەڵک، بۆ لاڕەکردنی خەڵک، بۆ خواردنی ژیانی خەڵک، بۆ هەڵدوشینی هەموو شتێکی خەڵک، بۆ گرتنەدەستی هەموو شتێکی خەڵک. ئێستا تۆ بێ بڵێ ئەم سێ چینەی کەمان هەیە بەڵام ئەم چینەیمان نییە، توانی وا بڵێ؟ ناتوانی وا بڵێ، چونکە بەڕاستی ئەوانی کە ئەمڕۆ دەنگیان دلێر کراوە لە هەموو جێگایەک بارەزی خۆیان قساکەنەوە، هەموو مەنسەبێکیان پێدراوە، هەموو پلە و پێگەیەکیان پێدراوە، ئیعلامیان بۆ کراوەتەوە، ئەمە لەلایەن ئەو ئەمیرانە و ئەو وەزیرانە و ئەو قاضیانەوەیە دانراون و بۆ مەبەستیش دانراون، چونکە بەڕاستی گومڕایی و کوفر و شیرکی ئەمان بێ ئەوان بۆیان پەردە پۆشکەن و بێ جوانیان کەن لای خەڵک، و بێ خەڵکیان بۆ بانکەن و خەڵکیان لە دەور کۆکەنەوە و بیزادەوەژی شەکەیانە ئەگەر چاوکراوە بین و تەماشا بکەین. وەی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ڕێنمونیمانەکە فەرمی لەو حاڵەتەیە کە ئەو چوار چینەیەکیان گرتووە دەسەڵاتیان پێگهێنا، ئێوە بە هیچ شێوەیە لەو دەسەڵاتەیە بەشدار مەبن، نەببن بە شوڕتیان سەرخەر و پارێزەریان، و نەببن بە جابیان واتە باجگر بۆیان، نەبنە خەزێنەداریان پاراستنی ماڵ و سەر و سامانیان، و نەبنە حەلیف بۆیان واتە خەڵکیان پێ بناسێن و لە خەڵکیان نزیک بکەنەوە هەتاوەکو خەڵک بیان ناسێ. وێ بەڕاستی ئینسانە بێ ئاگادار بێ، سەردەمی خۆی بناسێ و بزانێت چێ جۆرە حکمێکی تایە و چ جۆرە کەسانێک با بڵین لەو سەردەمەیە حکمەکەن، و لەو کاتەشا بزانێ ئیمامەکان کامانن و کێ دایناون و چ جۆرە ئیمامێکن، نەوەک دوای ئیمامێکی گومڕا بکەوە و ئیمامێکی سەر لێ شێوا و سەرنجام لە جەهەنەمەوە سەری دەربکە و بۆ خۆی لە ڕێگای الله سبحانه وتعالى لابدا. وبين رسول الله صلى الله عليه وسلم لفرمودكان ترى فرمي ناس على أبواب جهنم، يا فرمي على كل سبيل شيطان، يعني حلقات أويك أمانة وكو الشيطان بن الشيطان أسا خلق بانكن، ولا فرمودي ترى هات ولا عبد الله كوري عمري كوري عاصة ولا حذيفة كوري يمان ولا ابن مسعود شو كان فرمي يوشك أن تخرج شياطين من البحر صفدتهم سليمان، فرمي أون دينما كشياطين لنا بحرا وقت خوي سليمان كوتي قردون بسونيتيو كوتكانيان بكريتو وبين دروا ويروون للناس أحاديث، لرواية لا يقرؤون للناس القرآن، لرواية لا هاتوا يتكلمون على المنابر. دورني أم شيطانانا نشنسل من بركان قصبوا خلقي بكن، ودورني أم شيطانانا أحاديث نجرنا أبو خلقي في الأسواق حتى فرملنا وبازارك أنا خلق بقرن لو حديث بيعلم لنا بازارك أنا خلق قرنو حديثي بو جرنا وفرمي قرآن بو أخوانه أن تقرأ عليهم قرآن كتابتي أم بو أخوانه قرآن كتابتي أم بسر أخوانه ويبراسي إنسان بيا قدار بي هركاتك ویستی گوێلەیەکێک بگرێت تەماشای بکە پێوەری پێبێ بۆ ناسینەوەی ئیمامەکان کە بە حەق ئیمامن و بۆ ناسینەوەی ئەو ئیمامانەشی کە گومڕا و سەر لێ شێواون نەوەک دواتر دوای گومڕاکان بکەوێ و سەرئەنجامیشی بۆ جەهەنەم بێ. رسول الله صلى الله عليه وسلم ئەم بەرچاوڕوانە ڕوونیانەی بۆیە بە ئێمە داوە و سبەینێ ئەگەر هاتوو سبەینێ گەڕاینەوە بۆ لای پەروەردگارمان عوزرمان پێ نەبێ بڵێن ئێمە دوایەوە نەکەوت بووین بۆیە سزامان مەیە، بەڵام دڵنیا بە الله سبحانه وتعالى خۆی لە قورئان ئەمەی ڕاگەیاندووە کە سزامانەدا مادام دوای ئەوانە کەوتوین. بۆچی سزامانەدا؟ لەبەرەوەی ئیقامە حوجە کراوین، هیچ شتێک نەماوە لەبارەی ئەوانەوە کە رسول الله صلى الله عليه وسلم پێمان نەڵێ ئەو ئێمە خۆمان بووین کە گوێڕایاڵی رسول الله نەبووین صلى الله عليه وسلم و ئەومان بەسەر خۆمان هێنا. بۆیە بەڕاستی بۆ ئاخر جار دووبارەیەکەمەوە زۆر گرنگە هەموو مسلمانێک لەم سەردەمەیە بزانێ ئەو ئیمامەکەی کێیە و چی پێ ئەڵێ و چی پێ ئەگەیەنێ. بەڕاستی هەر ئیمامێک لەم سەردەمەیە گەڕایەوە بۆ کتوبی سەلەف و خوێندنەوەیەک و دیراسەیەکی وردی بۆ کرد و ئەحکامەکانی بە تایبەت عەقیدە و بیر و باوەڕی لەوان وەرگرت و بە خەڵکی گەیان ئەوە ئیمامێکی ڕاستە لە پێشینی خۆی و لە سەلەفی خۆی لای نەداوە. هەر ئیمامێکیش نەگەڕایەوە بۆ کتێبی سەلەف منجی کرد لە بەرامبەریە بە کۆمەڵە ئیدعای بەتاڵ کە بڵێ ئەم سەردەمە جیاوازە و نازیلەی جیاوازێ و کاکە لە عەقیدەیە نازیلەی جیاواز نییە، عەقیدە بڕاوەتەوە، نازیلەی تیان نییە، ئیجتیهادی تیان نییە، مەجالی ئەو بابەتانی تیان نییە. هەوڵیدا بەو قسانە لە خشتتان بەرێ
أو بيناسنا ويكي إمام قمراكان حتما بتما كفريك دليب كاتا إيمان وداغلي كفرتكاو برو جهنم دبري وقربت كاتا وناوي والحمد لله رب العالمين.